إن الحمد لله نحمده ونستعينه ونستهديه ونعوذ بالله من شرور أنفسنا ومن سيئات أعمالنا. أشهد أن لا إله إلا الله وحده لا شريك له وأشهد أن محمدًا عبده ورسوله. اللهم صل على محمد وعلى آل محمد كما صليت على إبراهيم وعلى آل إبراهيم في العالمين إنك حميد مجيد. أيها الناس، أوصيكم ونفسي أولا بتقوى الله وطاعته وكثرة مخافته ولزوم أوامره واجتناب عما نهى عنه الله. قال تعالى في كتابه العزيز: يا أيها الذين آمنوا اتقوا الله حق تقاته ولا تموتن إلا وأنتم مسلمون. أما بعد، فإن أصدق الحديث كتاب الله، وخير الهدي هدي محمد صلى الله عليه وسلم، وشر الأمور محدثاتها، وكل محدثة بدعة، وكل بدعة ضلالة، وكل ضلالة في النار. أما بعد، إيمان داران، سلام و رحمة و مهرباني خواهی پروردگار برجه بسر همولایک مانده. خواهی پروردگار برحم و بزی خوی بمان گره لبند راستقینکانی خوی، لو بندانی که لنهینی و لاشکرادا لپروردگاری خویان دترسن. بێگومان خوای پەروەردگار دیفاع لە بەندەی ئیمانداری خۆی دەکات. هەر کاتێک ئینسانی ئیماندار سنوورەکانی پەروەردگار بپارێزیت، پابەندی شەریعەتەکەی بێت، خوای پەروەردگاریش ئەو ئینسانەیە دەپارێزێت لە دنیا و لە قیامەتدا. بۆیە دەچینە خزمەتی ئامۆژگاریەکی پێغەمبەرمان صلی الله علیه وسلم، وەسێتێکی پێغەمبەرمان کە ئیبن عەباس بۆمان دەگێڕێتەوە و دەفەرمێ لە دوای پێغەمبەر صلی الله علیه وسلم سوار ببووم لە وەڵاغ، پێغەمبەر صلی الله علیه وسلم پێی فەرمووم: یا غولام ئینی ئوعەلیموکە کەلیمات. ئەی غولام، ئەی منداڵ، ئەمن چەند کەلیمەیەک و چەند وشەیەکت فێر دەکەم بۆ ئەوەی ئەویش فێر بێ و ئومەتەکەشی فێر بێ و ئێمەش فێر بین ئەو کەلیماتە جوانانە. ئەنجا یەکێک لەو شتانەی کە پێغەمبەر صلی الله علیه وسلم بە ئیبن عەباس دەفەرموێت احفظ الله یحفظکە. ئەتۆ سنوورەکانی خوای پەروەردگار بپارێزە، پابەندی شەریعەتەکەی بە، دڵنیا بە خوای پەروەردگاریش ئەتۆ دەپارێزێت. احفظ الله تجده تجاهك. ئەتۆ سنوورەکانی خوای پەروەردگار بپارێزە، دڵنیا بە خوای پەروەردگار دەبینی دەتپارێزیت، پارێزگاریت لێ دەکات، ڕێنمونیت دەکات لە دنیا و لە قیامەتدا خوای پەروەردگار دەتپارێزێت. یاخود لە ڕیوایەتێکی دیکەدا هاتووە کە پێی فەرموو: احفظ الله تجده ئەمامك. پارێزگاری لە سنوورەکانی خوای پەروەردگار بکە، پابەندی شەریعەتی خوای پەروەردگار بکە، خوای پەروەردگار دەبینی لە بەردەمت. هەر کاتێک خراپەیەکت توش بوو، ویستت خراپەیەک بکەی، خوای پەروەردگار دەتپارێزێت. ئەنجا ئێمە چۆن سنوورەکانی خوای گەورە بپارێزین؟ بەوە کە ئینسان پابەندی شەریعەتی خوای پەروەردگار بێت، بەوە کە ئینسان فەرزەکانی جێبەجێ بکات، بەوە کە ئینسان خۆی لە قەدەغەکراوەکانی خوای پەروەردگار بپارێزێت، لە هەموو بوارێکیدا پابەندی شەریعەتی خوای پەروەردگار بێت، ئەوە پاراستنی سنوورەکانی خوای پەروەردگارە. ئەنجا ئەگەر وامان کرد خوای پەروەردگاریش ئێمە دەپارێزێ لە دنیا و لە قیامەتدا. ئەنجا خوای گەورە چۆن ئێمە دەپارێزێت؟ خوای پەروەردگار دینمان دەپارێزێت، خراپەمان لێلا دەدات، لە وەسوەسەی شەیتان پارێزراومان دەکات، لە فێڵ و تەلەکە و پیلانی شەیتان دەمان پارێزێت. ئەنجا ماڵ و منداڵمان دەپارێزێت، لاشەمان دەپارێزێت، و هەروەها نەفس و ماڵیشمان دەپارێزێت. ڕەنگە زۆر کەس ئەوەی پێسەیر بێت، بەڵام با بە وردی بچینە ناوی، بزانین ئەگەر ئێمە سنوورەکانی خوای گەورە بپارێزین، خوای پەروەردگار چۆن ئێمە دەپارێزێت لە دنیا و لە قیامەتدا.
بەڵێ یەکەم خوای پەروەردگار دینمان دەپارێزێت، دەمان پارێزێت لە هەموو شوبهاتێکی گومڕاکرد، دەمان پارێزێت لە هەموو شەهەواتێکی حەرام کە ئینسان بەرەو خراپە دەبات. خوای پەروەردگار هیدایەتمان دەدا، ڕێنمونیمان دەکات ئەگەر ئێمە پابەندی شەریعەتەکەی بین، وەکو لە وەسیەتی پێغەمبەرە صلی الله عليه وسلم بە ئیبن عەباسی فەرموو احفظ الله يحفظك، ئەتۆ سنوورەکانی خوای گەورە بپارێزە، دڵنیا بە خوای پەروەردگاریش ئەتۆ دەپارێزێت. ئەنجا با چەند نمونەیەک بهێنینەوە. خوای پەروەردگار خراپە لە ئینسان لا دەدات، دینی ئینسان دەپارێزێت، وات لێ دەکا ئیمانت سەلامەت بێ کە ئەوە گەورەترین پاراستنە بۆ ئینسان. یەکێک لەو پاراستنانە ئەوەیە کە خوای گەورە وات لێ دەکا حەق بە حەق ببینی و شوێنی بکەوی و هەروەها ناحەقیش بە ناحەق ببینی و لێ دوورکەویەوە. ئەوە گەورەترین ڕۆزیە بەڕێزان لە لای خوای پەروەردگار، چونکە زۆر کەس حەق دەناسی بەڵام بەخۆی ناوێرێ کە شوێنی حەقەکەی بکەوێت. دەزانی ئەوەی کە دەیکات حەرامە، دەزانی ئەوەی کە دەیخوات حەرامە، بەڵام دەسەڵات و توانای خۆی نییە، بەسەر خۆیدا زاڵ نییە. زۆر کەس دەرک دەکات بەڵام بڕ ناکات. خوای گەورەوات دێ دەکا یەکێک لە پاراستنەکانی ئەوەیە حەق بە حەق ببینی، هیدایەتی خوای گەورە وەربگری، شوێنیشی بکەوی و ناحەقیش بە ناحەق ببینی و هەروەها لێشی دوور بکەویەوە. ئەنجا وەکو یوسف پێغەمبەر کاتێک کە خوای پەروەردگار باسی دەکات وەلەقەد هەممەت به وهەمە بها، لە کاتێکدا ئەو ئافرەتە ویستی یوسف پێغەمبەر هەر بخەڵەتێنێ، فێڵی لێ بکات، ویستی تووشی خراپەی بکات، لەولا ئەن ڕەئا بورهانە ڕەبیه، ئەگەر بەڵگەی پەروەردگاری نەبینی باە کە بریتیە لە ئیمان و عەمەلی ساڵح، کە بریتیە لە پابەندی بە شەریعەتی خوای پەروەردگار و تەقواداریەکەی، دەفەرمێ خەریک بۆ ئافرەتەکە فێڵی لێ بکات. لە کاتێکدا کە ویستی فێڵی لێ بکات، یوسف پێغەمبەریش ویستی خۆی نەجات دات و بڕوات. ئەنجا لەو کاتێدا خوای گەورە بۆمان باز دەکات، دەفەرمێ كذلك لنصرف عنه السوء والفحشاء، بەو شێوازەیە ئێمە خراپە و خراپەکاریمان لە یوسف پێغەمبەر لادا. بەڕێزان ئەو نیازی خراپەی نەبووە، بەڵام خراپە ڕووی تێکردووە. زۆر جاڵان بەڵا و موسیبەت ئێقە بە ئینسان دەگرێ، خراپە ڕوو لە ئینسان دەکات. خوای گەورە دەفەرمێ لێمان لادا. بەو شێوازەیەش هەر کەسێک تەقوادار بێت، پابەندی شەریعەتی خوای گەورە بێت، ئیلا خوای گەورە خراپە و خراپەکاری لێلا دەدات، دینی دەپارێزێت. ئەنجا دەفەرمێت إنه من عبادنا المخلصين، بۆیە ئەومان پاراست خراپەمان لێلادا، چونکە یەکێک بوو لە بەندە مخلیسەکانی ئێمە، لە بەندە پاڵفتە و هەڵبژێردراوەکانی ئێمە کە پێغەمبەری خوا بووە و تەواو پابەندی شەریعەتی خوای پەروەردگار بووە. بەڕێزان احفظ الله يحفظك، ئەتۆ سنوورەکانی خوای گەورە بپارێزە، خوای گەورە دینت دەپارێزێت، ئامۆژگاریت دەکا، ڕێنمونیت دەکا، خوای گەورە دەبینی و بیرت دێنێتەوە کە پابەندی شەریعەتی خوای پەروەردگار بی. بۆیە خوای پەروەردگار خراپەی لە یوسف پێغەمبەر لادا و پاداشتی هەر کەسێکی ئاش دەداتەوە کە پابەندی شەریعەتی خوای پەروەردگار بێت. ئاوا خراپە لە ئینسان لا دەدات. یەکێک لە زانایان بە ناوی ئەبوو بەکری بۆن خۆش هەمیشە بۆنی میسکی لێدەهات، بۆنێکی زۆر خۆشی لێدەهات. لێیان پرسی ئەی فڵان کەس، ئەو کەسەی کە پێت دەڵێن کە بۆنی خۆشت لێ دێت، ئەوە هۆکارەکەی چییە کە بەردەوام ئەو بۆنە خۆشت لێ دێت؟ هۆکارەکەیمان بۆ دەگەڕێتەوە بەڕێزان بەگوێ لێ بگرین. بۆ هەموو ئینسانێکی مسلمان زۆر جێگەی دەرس و پەندە، پەیامێکە بۆ هەموو گەنجێک، بۆ هەموو ئینسانێکی مسلمان. دەفەرمێ بۆیە ئەو بۆنە خۆشەم لێ دێت، هۆکارەکەی ئەوەیە بۆنی خۆشم لە خۆم نەداوە، بەڵام ئەوە هۆکارەکەیەتی. ڕۆژێکیان ئافرەتێک بە هەر جۆرێک بێ بانگی کردم بۆ ماڵەوەیان، بۆ هەر ئیشێک ببێت، بۆ هەر کارێک بێ، دەفەرمێ بانگی کردم، گوتی وەرە بۆ ماڵمان دیارە ئیشێک شتێکی پێگوتووە. دەفەرمێ کاتێک کە چوومە ماڵەکەیان هەموو دەرگاکانی داخست. ئەنجا لەوێدا ویستی هەڵم خەڵەتێنێت، ویستی تووشی خراپەم کات، ویستی خراپە و خراپەکاریم توش کات. تەماشاکەن بەڕێزان، ئینسان لە نادیاردا، لە تەنیاییدا گرنگە سنوورەکانی خوای گەورە بپارێزێ و پابەندی شەریعەتی خوای پەروەردگار بێت. بزانە گەنجی بەڕێز، ئینسانی ئیماندار چەند جار ئاوا خراپە ڕووی تێکردووی، ئایا ئەتۆ ڕوود دە خراپەی کردووە یان ڕوود لێ وەرگێڕاوە؟
دەفەرمێ زۆر پێم سەیر بوو ئەو پیاوە، زۆر ناڕەحەت بووم، ئەو ئافرەتە زۆر تینی بۆ هێنام، بۆیە گوتم کاکە حاجەتێک پێویستیەکم هەیە دەبێت تا سەر ئاو بچم. گوتی بڕۆ. دەفەرمێ ئەو پیاوە کە چوومە سەر ئاو، سوبحان الله، کاتێک کە هاتمە دەرەوە شتێکم کرد کە هیچ کەسێک ئەو شتەیە نەکردووە. دەفەرمێ هاتم کە چوومە سەر ئاو، دوای هاتمە دەرەوە هەندێک پیساییم هێنا لە دەست و هەموو لاشەی خۆم هەموو لاشەی خۆم کردە پیسایی بۆ ئەوەی کە ئەو ئافرەتەیە لێم دوورکەوێتەوە. سبحان الله، دەڵێ بەو شەوازەی هاتم بۆ لای ئافرەتەکە و هاتمەوە بۆ ماڵەکەیان کاتێک کە تا سەر ئاو و شوێنی پێداویستی حاجەت چووم کە هاتمەوە لاشەم هەموو بوو بە پیسایی. بۆیە دەڵێ ئەو ئافرەتە زۆر واقعی وەرما، زۆر پێی سەیر بوو. گوتی کاکە خێرا بڕۆ دەرەوە. بەڕێزان، ئەوە مەوقیف و لە خوا ترسانە، ئەوە پاراستنی سنوورەکانی خوای پەروەردگارە. بۆیە دەڵێ چوومەوە بە ماڵەوە جوان خۆم شۆرد و خۆم پاک کردەوە. ئەنجا دەفەرمێ ئەو شەوەیەی کە خەوتم لە خەومدا پێیان گوتم بەڕاستی ئەتۆ کارێکت کرد هیچ کەسێک تا ئێستا ئەو کارەی نەکردووە. ئەبەو شێوازەیە ویستت خۆت نەجات دەی لەو خراپەیە، پیسایی لە خۆت بدەی، خۆت پیسکەی بە پیسایی، بەڵام تووشی خراپە و خراپەکاری نەبی. ها ئینسانی وا هەیە هەڵپەی دەکا بۆ خراپە، هەر لێی هەڵکەوێتە مەشە دەکەی نەجاتی نادات، بەڵام ئینسانی تەقوادار و خوانازوانیە. بەڕێزان، بۆیە دەفەرمێ لە خەومدا پێیان گوتم بەڕاستی ئەتۆ کارێکت کرد کە هیچ کەسێک ئەو کارەی نەکردووە پێشتۆ. بۆیە دەفەرمێ پێیان گوتم هەروەکو چۆن ئەتۆ خۆت ئاوا لێ کرد، بەڕاستی ئەتۆ بۆن خۆش دەکرێ و بۆنی خۆشت لێ دێت هەتا وەکو ڕۆژی قیامەت، هەتا وەکو دەمری ئەو بۆ نەخۆشت لەگەڵدا دەبێ و لە قیامەتیش لەگەڵتدا دەبێ. بۆیە دەفەرمێ ئەو پیاوە هەتا مرد بۆنی میسکی لێ دەهات و بۆنێکی خۆشی لێ دەهات. بەڕێزان، احفظ الله يحفظك، سنوورەکانی خوای گەورە بپارێزە، خوای پەروەردگار دینت دەپارێزێ، ئیمانت دەپارێزێت، خراپەت لێلا دەدات. دەفەرمون ئەو زانایە هەتا وەکو مرد بۆنی خۆشی لێوە دەهات، ئەنجا لە قیامەتیشدا هەر بۆنی خۆشی لێ دێ و خوای پەروەردگار بە بەهەشت پاداشتی ئەو کەسەیە دەداتەوە. خوای گەورە بمانگەڕێ لەو جۆرە کەسانە. قوشەیری بۆمان دەگێڕێتەوە، دەفەرمێ تەوبەی بیشری حافی کە یەکێکە لە زانایان هۆکارەکەی ئەوە بوو. دەفەرمێ ئەو زانایە ڕۆژێکیان بەر لەوەی کە تەوبە بکات پارچە وەرەقەیەکی دیتەوە کە ناوی خوای پەروەردگاری لێ نووسرا بوو، کەوتبۆ بەردەست و پێیان خەڵک بەسەری دادەهات، پارچە وەرەقەیەکی دیتەوە ناوی خوای گەورەی لێ نووسرا بوو. دەفەرمێ ئەو زانایە بیشری حافی هەڵسا، ئەو پارچە وەرەقەیەی هەڵگرتەوە، بۆنێکی خۆش و جوان و ڕێک و پێکی کڕی، ناوی خوای پەروەردگاری جوان بۆن خۆش کرد و بۆنێکی زۆر خۆشی لێدا. و دواتر بردی لە شوێنێکی زۆر بەرز ناوی خوای پەروەردگاری دانا. گوتی با ناوی خوای پەروەردگار نەکەوێتە بەردەست و پێیان، با ناوی خوای پەروەردگار بەرز بێ و بۆنی خۆش بێت. دەفەرمێ دواتر کە خەوتم لە خەونمدا پێیان گوتم بەڕاستی هەروەکو چۆن ناوی ئێمەت بەرز کردەوە، بەڕاستی هەروەکو چۆن ناوی خوای گەورەت بەرز کردەوە. دەفەرمێ پێیان گوتن ئێمەش لە گوناهەکانت خۆش بووین و ئەتۆ بەرز دەکەینەوە، ئێمەش لە گوناهەکانی تۆ خۆش بووین و تەوبەمان لێ وەرگرتی. هۆکاری تەوبەی ئەو زانایە ئەوە بوو کە ناوی خوای پەروەردگاری بەرز کردەوە. بەڕێزان، ئینسانێک سنوورەکانی خوای گەورە بپارێزێت، ناوی خوای پەروەردگار بەرز کاتەوە، دەی الجزاء من جنس العمل، بەڕاستی پاداشتەکە لە هەمان ئەوەیە کە ئینسان ئەو کردەوەیە دەکات، خوای پەروەردگاری بە چاکتر پاداشتی ئەو ئینسانەیە دەداتەوە. بەڕێزان، چەند گرنگە احفظ الله يحفظك، ئەوە ئامۆژگاری پێغەمبەرە، سنوورەکانی خوای گەورە بپارێزە، دڵنیا بە خوای پەروەردگار دین و ئیمانت دەپارێزێت، هیدایەتت دەدا، ڕێنمونیت دەکات. ڕەنگە جارێ وا هەیە شتێکی زۆر گچکە دەبێتە مای هیدایەتت. دەی بەڕام، دەی ئەی گەنجی بەڕێز موسڵمان، ناوی خوای پەروەردگار بەرزکەوە، ناوی ئیسلام بەرزکەوە، دڵنیا بە خوای پەروەردگار بەرزت دەکاتەوە لە دنیا و لە قیامەتدا. جاری وا هەیە بە نووسینێک، بە کۆمنتێک، بە ئاەتێک، بە حەدیثێک، بە وتارێک برام ناوی خوای گەورە بەرز دەکەیەوە، زۆر ئاسانە، هیچی تێناچێت، لە ماڵی خۆتدا دەتوانی دەعوە و بانگەواز بکەی و ناوی خوای گەورە بەرزکەیەوە، دەی خوای پەروەردگار بەرزت دەکاتەوە برام لە دنیا و لە قیامەتدا. ئەوەیە کە خوای پەروەردگار هەر کەسێک سنوورەکانی بپارێزێ، خوای پەروەردگاریش دین و ئیمانی ئینسان دەپارێزێت.
ئەنجا دووهەمین خوای پەروەردگار لاشەی ئینسان و نەفسی ئینسان و ماڵ و منداڵی ئینسان دەپارێزێت ئەگەر ئینسان سنوورەکانی خوای پەروەردگار بپارێزێت. وەکو خوای پەروەردگار ئیبراهیم پێغەمبەری پاراست کاتێک کە ئەو ئاگرە گەورەیان بۆ کردەوە منجەنیقێکیان بۆ کردەوە بۆ ئەوەی کە بیسووتێنن. لەو کاتێدا ئیمامی تەبەری لە تەفسیرەکەیدا باسی کردووە دەفەرمێ جوبرائیل هاتە لای گوتی ئیبراهیم ئیش و کارێکت نییە پێویستیەکت نییە. گوتی نەخەیر بە تۆ هیچ پێویستیەکم نییە تەنها پێویستم بە خوای پەروەردگارە. بۆیە خوای گەورە دەفەرمێت قلنا يا نار كوني بردا وسلاما على إبراهيم قوتمان أي آقر سارد بو سلامت با لسر إبراهيم صلاة وسلامي خواهي پروردگاري لسر بيت. ها برزان پیغمبران که لأو پری پلی تقوى داري بون لأو پری پلی دين داري و التزام بديني خواهي پروردگار بون خواهي پروردگاريش پارزگاري لكردون. تماشاكن إسماعيل پیغمبر گنجيك بو خوي تسليمي فرماني خواهي پروردگار کرد خوای پەروەردگاریش پاراستی نەجاتی دا. بۆیە دەفەرمێت ئنا كذلك نجزي المحسنين ئێمە ئاوا پاداشتی ئینسانی چاکەکار دەدەینەوە. هەر کەسێک ئاوا چاکەکار بێ دەی خوای پەروەردگاریش دەفەرمێ ئێمە ئاوا پاداشتی دەدەینەوە و هەروەها دەی پارێزین و پارێزگاری لێ دەکەین. خوای پەروەردگار موسا پێغەمبەری پاراست لە ماڵی فیرعەوندا گەورە بوو کەچی خوای پەروەردگار لە دەستی ئەو زاڵم مستەمکارەش پاراستی. خوای پەروەردگار پێغەمبەری ئێمەی پاراست کاتێک کە لە ئەشکەوتدا بوو لەگەڵ ئیمامی ئەبوبەکر زۆر ناڕەحەت بوو دەفەرموێ ئەگەر کافرەکان تەماشای بەرپەی خۆیان کردبایە ئێمەیان دەبینی لە ئەشکەوتەکەدا. بەڵام پێغەمبەر فەرمووی صلی الله عليه وسلم لا تحزن إن الله معنا خەمبار مەبە ئەی ئەبوبەکر پەروەردگارمان لەگەڵدایە. گومانت چۆنە بەرامبەر بە دوو کەس کە سێمینیان خوای پەروەردگارە. ها بەرام خوای گەورە پاراستی دەی خوای گەورە هەر کەسێکیش دەپارێزی ئەگەر ئاوا تەقوادار بێ و پارێزگاری لە سنوورەکانی خوای پەروەردگار بکات. بۆیە خوای پەروەردگار دەفەرمێ ومن يتق الله يجعل له مخرجا خێری لێ دەکەینەوە. بۆیە زانایان دەفەرمون خوای پەروەردگار ناخۆشی و ناڕەحەتی بەهۆی تەقواداریەوە لەسەر ئینسان لا دەدا لە دنیا و لە قیامەتدا. یەکێک لە زانایان بۆمان دەگەڕێتەوە دەفەرمێت ئەبوو تەبیبی تەبەری پیاوێک بوو کە تەمەنی لە 100 ساڵ تێپەڕی بوو. دەفەرمێ ڕۆژێکیان دەگەڵ هەندێک گەنج سواری کەشتیەک بوون کاتێک کە کەشتێکە گەیشتە ئەو بەری کە ڕاوەستا تۆزێکی مان بوو دەبووە بازیان دابا بۆ ئەوەی کە بگەنە وشکانی و بپەڕنەوە. بەڵام هەمویان توانای ئەوەیان نەبوو کە ئەو بازە بدەن تۆزێک دوور بوو. ئەو زانایە دەفەرمێ کاتێک کە تەمەنی لە 100 ساڵ تێپەڕی کردووە زۆر بە ئاسانی لەسەر بەلەمەکەی یەکسەر خۆی هەڵدا و چۆ ئەو بەری وشکانیەوە و پەڕیەوە لەسەر بەلەمەکەی. دەفەرمێ گەنجەکان زۆر پێیان سەیر بوو گوتیان باشە ئەتۆ بەو تەمەنەوە تەمەنت لە 100 ساڵ تێپەڕیوە چۆن دەتوانی ئاوا بازێک دەی لە کاتێکدا کە ئێمە گەنجین ناتوانین ئاوا باز دەین و بپەڕینەوە. گوتی کاکە ئەمن ئەندامەکانی خۆم لە منداڵیەوە لە گەنجیەوە پاراستووە لە حەرام لە قەدەغەکراوەکانی خوای پەروەردگار. بەرام من ئەندامەکانی خۆم پاراستووە ئێستا خوای گەورە پارێزگاری لە ئەندامەکانی من کردووە ئەمنی پاراستوم. احفظ الله يحفظك. ئەی مسلمانی بەڕێز ئەی گەنجی بەڕێز دڵنیا بە پێغەمبەری خوا دەفەرمێ صلی الله عليه وسلم پارێزگاری لە سنوورەکانی خوای گەورە بکە پابەندی شەریعەتی خوای گەورە بە دڵنیا بە خوای پەروەردگار سەر و ماڵت دەپارێزێ نەفست دەپارێزێ لاشت دەپارێزێت لە دنیادا هێز و قووەتت پێدەدات لە ئاگری دۆزەخیش دەتپارێزێت. بۆیە ئەو زانایە فەرمووی ئەمن لە منداڵیەوە ئەندامەکانی خۆم پاراستووە لە حەرام ئێستا خوای پەروەردگاریش پاداشی داومەوە بەوەی کە ئەندامەکانی منی پاراستووە. دەی برام ئەوە فەرمایشت و وەسیەتی پێغەمبەرە صلی الله عليه وسلم. بەڕاستی ئینسان ئەگەر تەقوادار بێت پارێزگاری لە سنوورەکانی خوای گەورە بکات خوای پەروەردگاریش سەر و ماڵ و نەفسی ئەو ئینسانەیە دەپارێزێت. ڕابعەی عەدەوی کێکێکە لە ئافرەتە دیندار و تەقوادار و ئافرەتە چاکەکان بەناوبانگە. دەفەرمێ شەوەکیان هەتاوەکو بەیانی هەر نوێژی کردو لە دوای نوێژی بەیانیەوە لە دوای ڕۆژ هەڵاتەوە دەفەرمێ دواتر خەوی لێکەورد. سبحان الله ئەو ڕۆژە بەیانی دەفەرمێ دزەک هات بۆ ماڵیان پارچە قوماشێکی لێبوو ئەو دزە پارچە قوماشەکەی هەڵگرت و ویستی بڕوە.
بەڵام بە فەرمانی خوای پەروەردگار دەفەرمێ کە چۆ بەردەرگایەکە و بۆ ئەوەی کە بچێتە دەرەوە یەکسەر چاوی تاریک بوو دەرگای نەبینی، پارچە قوماشەکەی داناوە یەکسەر ڕووناکی بۆ چاوەکانی دەگەڕاوە. دەفەرمێ 3 جار کە پارچە قوماشەکەی لەو ماڵە لە ماڵی ڕابعەی عەدەوی ئافرەتی تەقوادار و ئیماندار تا بەیانی شەو نوێژ و نوێژی کردووە، دەفەرمێ کە دەچۆ بەردەرگایەکە یەکسەر چاوی تاریک دەبوو، سوبحان الله دەرگایەکەی نەدەبینی. پاشان کە پارچە قوماشەکەی داناوە لە سوچی ماڵەکە گوێی لە دەنگێک بوو، گوتی کاکە پارچە قوماشەکە دانێ ئەنجە بڕۆ، ئەگەر ئەو کەسەی خۆشەویستی خوای پەروەردگارە خەوی لێ بکەوێت دڵنیا بە پەروەردگاری خاوەندە سەڵات خەوی لێ ناکەوێت و بەخەبەرە. پارێزگاری لە بەندەی خۆی دەکات، ماڵ و سامانی بەندەی خۆی دەپارێزێت. احفظ الله يحفظك برم، سنوورەکانی خۆی گەورە بپارێزە، دڵنیا بە خۆی پەروەردگار نەفس و سەر و ماڵ و دین و ئیمانت دەپارێزێت. هەندێک لە پیاوچاکان دەفەرمون ڕۆژێکیان یەکێک لە پیاوچاکان شوان دەبێت، سبحان الله هەندێک گورگ دێتە ناو مەڕی ئاو پیاوە خواناس و دیندار و عاریف و تەقوادارەی، گورگەکە هیچ زیان و زەرەرێک لە مەڕ و ماڵاتی ئەو پیاوە دیندار و تەقوادارەی نادات. سبحان الله بە ئەمری خوای پەروەردگار بەڕێزان هیچ شتێک سەیر نییە لە لای خوای پەروەردگار، هیچ شتێک مەحاڵ نییە بەڕێزان. خوای پەروەردگار ئینسانی بەندەی خۆی دەپارێزێت، ئینسانێک پابەندی شەریعەتی خوای گەورە بێت، خوای پەروەردگاریش ئەو کەسەیە دەپارێزێت و لەسەری بەجوابە دین و ئیمانی دەپارێزێت، ماڵەکەی دەپارێزێت. دەفەرمێ هەندێک گورگ هاتن بۆ ناو مەڕی ئەو پیاوەی بەڵام هیچ زیانێکیان لێ نەدا. پیاوێک بەوێدا ڕەت بوو، زۆر پێی سەیر بوو، گوتی باشە ئەوە کەی بووە گورگ و مەڕ بەیەکەوە گونجاو بن، چۆن دەبێت گورگ و مەڕ بەیەکەوە گونجاو بن و مەڕ زەرەر و زیان گورگ زەرەر و زیان لە مەڕی ئینسان نەدات، چۆن دەبێت گورگ و مەڕ بەیەکەوە گونجاو بن؟ زۆر پێی سەیر بوو. بەڵام شوانەکە وەڵامی داوە، گوتی ئەو کاتەی کە شوانەکە لەگەڵ خوای پەروەردگاردا گونجاو بێت مەڕ و گورگیش بەیەکەوە گونجاو دەبن، بەڵام ئینسان شوانەکە لەگەڵ خوای گەورەدا گونجاو بێت، سنوورەکانی خوای گەورە بپارێزێت، تەقوادار و دیندار بێت، دەی فەرمووی گورگ و مەڕیش بەیەکەوە گونجاو دەبن. زۆر ئاسانە خوای پەروەردگار وای لێ دەکات زەرەر و زیان لە ئینسان نەدات. ها بەڕێزان ئەمانە هەمووی واقعینە، ئەمانە هەمووی پێمان دەڵێن ئینسان سنووری خوای گەورە بپارێزێت، خوای پەروەردگارش ئەو کەسەیە دەپارێزێت. تەماشاکەن خوای گەورە لە قورئاندا بەسەرهاتێکمان بۆ باز دەکات. موسا پێغەمبەر لەگەڵ یەکێک لە پیاوچاکان بە ناوی خزر کاتێک کە گەشتێک بەیەکەوە دەکەن چەند دیمەنێک دەبینن. لە یەکێک لەو دیمەنانەدا قورئان بۆمان باز دەکات بەلای گوندێکدا ڕەب دەبن، ئەو گوندەیە میوانداریان ناکات و ڕایان ناگرن، بەڵام خزر بە موسا دەڵێت وەرە بە ئەو دیوارەیە ڕاستکەینەوە، دیوارێک دەبینن خانوویەک دەبینن بەسەر یەکدا ڕووخاوە، بە ئەو دیوارەیە ڕاستکەینەوە. کاتێک کە موسا لێی دەپرسێت بۆچی هۆکارەکەیمان خوای پەروەردگار لە قورئاندا بۆ تۆمار دەکات، بۆمان ڕوون دەکاتەوە، دەفەرمێت وأما الجدار فكان لغلامين يتيمين في المدينة، لەبەر ئەوە خزر گوتی بە ئەو دیوارەیە ڕاستکەینەوە چونکە هی دوو منداڵی هەتی بوو باوکیان نەما بوو، خەزنەیەک لە ناو دیوارەکەیدا شادرا بووە، ئەگەر ڕاستیان نەکرد باوە خەڵک ئەو خەزنەیەی دەبینیەوە، ئەو کەنزەی دەبینیەوە و منداڵە هەتیوەکان گچکە بوون نەیان دەتوانی بۆ خۆی دەری بێنن. بەڵام خوای پەروەردگار ویستی ئەوە ڕاستکەنەوە بۆ ئەوەی تا منداڵەکان گەورە دەبن ئەو خەزنە و ئەو کەنزە لە ناو ئەو دیوارەیەدا پارێزراو بێت. وەکانە تەحتەه کەنز لەهما، کەنزێک خەزنەیەک لە ناو دیوارەکەدا باوکیان شاد بوویەوە، منداڵەکان نەیان دەتوانی ئەو کاتە دەری بێنن تاوەکو گەورە دەبن. خوای پەروەردگار ویستی وابوو ماڵی ئەو منداڵە هەتیوانە بپارێزێت. جا تەماشاکەن بەڕێزان، قورئان بۆمان ڕوون دەکاتەوە بۆچی خەزر ئەوەی کرد، بۆچی ئەو دیوارەی ڕاست کردەوە ماڵی ئەو دوو منداڵی پارێزراو بێت. وەکانە ئەبوهما صالحا، لەبەرچی لەبەرەوەی باوکیان پیاوێکی ساڵح بوو، باوکیان پیاوێکی بۆ خوا گونجاو بوو، ئینسانێکی ئیماندار بوو، خوای گەورە ویستی وابوو کە ماڵی ئەو منداڵانە نەفەوتێت. ها بەڕێزان احفظ الله يحفظك، سنوورەکانی خوای گەورە بپارێزە، دڵنیا بە خوای پەروەردگار سەروەت و سامان و ماڵ و دین و ئیمانت دەپارێزێت. دەی بەڕێزان دەرەنجامی کۆتایی ئەو بابەتە پێمان دەڵێت بەڕاستی هەر کەسێک لەو دنیاەدا پارێزگاری لە سنوورەکانی خوای پەروەردگار بکات،
پابەندی شەریعەتی خوای پەروەردگار بێت ئەو موسڵمانە ڕاستەقینە بێ کە خوای گەورە دەیەوێت تەقوادار و دیندار و ئیماندار بێت خوای پەروەردگاریش دینی دەپارێزێت ئیمانی دەپارێزێت خراپەی لێلا دەدات ماڵ و منداڵ و سەروەت و سامانی دەپارێزێت و هەروەها جەستەشی دەپارێزێت لە دونیاشدا و هەروەها لە قیامەتیشدا بەڕێزان وأزلفت الجنة للمتقين غير بعيد خوای گەورە دەفەرمێت ئەو بەهەشتە کە ڕازێنراوەتەوە بۆ کێیە بۆ ئینسانی تەقوادارە بۆ کێیە هذا ما توعدون لكل أواب حفيظ بۆ هەر کەسێکە کە دوو سیفەتی هەبێت یەکەم زۆر بگەڕێتەوە بۆ لای خوای پەروەردگار زۆر تەوبە بکات نەیەڵێ گوناه و تاوان دڵ و دەرونی پیسکات ئینسانێکی پارێزگار بێ پارێزگاری لە سنوورەکانی خوای پەروەردگار بکات بەهەشت بۆ ئەو کەسەیە لە دنیادا دەتپارێزێت دەی لە قیامەتیشدا خوای گەورە ئەو کەسە پارێزراو دەکات بەڵام بەڕێزان بەو مەرجەی ئێمە ڕوو بکەینە خوای پەروەردگار بە ڕاستەقینەیی موسڵمانی ڕاستەقینە و تەواو بین ئەنجام متمانەشمان بەخوای پەروەردگار هەبێت بەڕێزان یەکێک لەو شتانەی کە ئێمە جارێ نەگەیشتوینە ئەو حاڵەتەی زۆر جاران ئەوەیە کە تەواو تێکەڵ نەبووین لەگەڵ دینی خوای پەروەردگار تەواو پابەندی شەریعەتەکەی نین جاری وا هەیە متمانەمان بەخوای پەروەردگار نییە تەواو بەڕێزان پیاوێک دەگەڕێتەوە دەڵێ ڕۆژێکیان مامۆستایەک دەڵێ ڕۆژێکیان پیاوێک هاتە لەم زۆر حاڵی ناڕەحەت و پەرێشان بوو زۆر خەمبار بوو بە هەڵە داوان هاتە لەم گوتی مامۆستا بەخوا لە خانووی کرێدا بووم خانووەکەیان لێ سندومەوە هیچ خانوویەکیش نییە و پارەم نییە ئەگەر خانوویەک شتێکی خێر و خێراتت هەبێ شوقەیەک هەبێ مسلمانێک شتێکی لەلا بێ بۆ ئەوی بسمە ناوی بەخوا هیچم نییە و لە خانووەکەم دەریان کردوم ئەو مامۆستایە ئەو زانایە دەفەرمێ پێم گوت کاکە تەقوای خوای پەروەردگار بکە ڕووبکە خوای پەروەردگار ڕووبکە خوای پەروەردگار و ئومێدت بە خوای پەروەردگار هەبێ خوای پەروەردگار دەروی خێرت لێ دەکاتەوە دەڵێ پیاوەکە زۆر پێی سەیر بوو گوتی جا مامۆستا خوای پەروەردگار شوقەشی لەلا دەست دەکەوێت یعنی شوقە لە لای خوای گەورە دەست دەکەوێت ئینسان کە لەگەڵ خوای گەورە تێکەڵ نەبێت ئینسانێک ئەگەر متمانەی تەواوی بەخوای گەورە نەبێت تەماشاکەن لە کاتی ناڕەحەتیدا جاری وهەیە تەواو متمانی لەسەر خوای گەورە نییە گوتم بەڵێ خوای گەورە نەک هەر شوقە هەموو شتێکی لەلا دەست دەکەوێت دەڵێ پیاوەکە ڕۆیشت تۆزێک عاجز بوو بە ناڕەحەتی ڕۆیشت سبحان الله دەڵێ پیاوەکە هەر لەسەر قادرمەکەی بۆ هێشتا نەچۆ بۆ خوارەوە پیاوێک تەلەفۆنی بۆ کردم ئەو مامۆستا و بانک خوازە دەڵێ پیاوێک تەلەفۆنی کرد گوتی مامۆستا تازە شوقەیەکی گەورەم دروست کردووە تەنها بۆ خێر و خێرات ئەگەر فەقیرێکت پێشک دێ بابێتە ناوی بۆ خێ لە ناوی دابێ و کرێشی لێوە ناگرم کێت پێشک دێ بیهێنە بۆ ناو ئەو شوقەیە سبحان الله دەڵێ پیاوەکە هەر لەسەر قادرمەکەی بوو بانگم کردەوە گوتم وەرە فڵان کەس ئەوەتە خوای گەورە شوقەشی لەلا دەست دەکەوێت ئەوەتە خوای گەورە دنیا و قیامەتی لەلایە برام جاری وایە ئینسان ڕوو دەکاتە بەندەیەک پێی وایە خوای گەورە هەموو شتی لەلا دەست ناکەوێت بۆیە دەڵێ یەکسەر گەڕایەوە پاشی چەند ساڵ هەر کاتێک پێم دەگەیشت ئەو پیاوە دەیگوت بەڕاستی ڕاستە خوای پەروەردگار شوقەشی لەلا دەست دەکەوێت هەموو شتێکی لەلا دەست دەکەوێت برام ئەی گەنجی بەڕێز موسڵمانی بەڕێز دڵنیا بە دنیا و قیامەت لای خوای پەروەردگار دەست دەکەوێت بەو مەرجەی ئێمە بە تەواوەتی ڕوو بکەینە خوای پەروەردگار و بەندەی خوای گەورە بین خوای پەروەردگاریش لە دنیا و قیامەت هەموو شتێکمان بۆ دەکا و پارێزراومان دەکا لە دنیا و قیامەت ئێمەش دوعا دەکەین و دەپاڕینەوە دەڵێن یا ڕەبی خوایە بۆ خاتری ناوە جوان و سیفەتە بەرزەکانی خۆت کەی وامان لێ بکەی پارێزگاری لە دینی تۆ بکەین پارێزگاری لە شەریعەت و سنوورەکانی تۆ بکەین یا ڕەبی خوایە گیان ئەتۆش ئێمە پارێزراو بکەی لە دنیا و قیامەت یا ڕەبی خوایە گیان دینمان پارێزراو بکەی خوایە ئیمان و ئیسلامەتیمان پارێزراو بکەی خوایە لە خراپە و خراپەکاری بمان پارێزی خوایە لە شوب و هەوشە هەوات بمان پارێزی دین و ئیمانمان بپارێزی سەرۆت و سامانمان بپارێزی ماڵ و منداڵمان بپارێزی لە ڕۆژی قیامەتیشا لە دەشتی مەحشەرە لە ناخۆشی و ناڕەحەتیەکان بمان پارێزی لە ئاگری دۆزەخ بمان پارێزی هەموو لایەکمان لە بەهەشتی پڕناز و نیعمەتی خۆتدا کۆ بکەیەوە هەموو لایەکمان بەیەکەوە لە بەهەشتی پڕناز و نیعمەتی خۆتدا کۆ بکەیەوە لەگەڵ پێغەمبەر و پیاو چاکان و پیاو ساڵحان و ڕازگۆیان و شەهیداندا حەشرمان کەی آمين آمين أقول قولي هذا وأستغفر الله لي ولكم وبعد أعوذ بالله من الشيطان الرجيم ربنا آتنا في الدنيا حسنة وفي الآخرة حسنة وقنا عذاب النار اللهم آمين